سەهۆڵبەندانەکانی جیهان خێراتر لەوەی زاناکان بیریان لێ دەکردەوە بچووک دەبنەوە و لەناو دەچن. بەپێی توێژینەوەیکی نوێ پێشبینی دەکرێت 2 لە سەر 3 ئەو سەهۆڵبەندانانە تا کۆتایی ئەم سەدەیە بەهۆی گۆڕانی کەش و هەواوە بتوێنەوە. یەکێک لە بەشە سەرنجڕاکێشەکانی ئەم توێژینەوەیە ئەوە بوو کە ئێمە کۆمەڵەداتایەکی نوێمان بەکاردێنا کە گۆڕانی بارستەی سەهۆڵبەندانی ڕووبارەکانی هەموو سەهۆڵبەندانێک لە ئاستی جیهاندا دەخەمڵات. بۆیە بەڕاستی دەتوانین دەست بکەین بە سێرکردنی گۆڕانکاریەکانی تاکبەتاکی سەهۆڵبەندانی ڕووبارەکان زۆر باشتر و لە زۆر زیاتریش پوردەکاریەکان لەوەی پێشتر دەماتوانی. و ئەوەی دۆزیمانەوە ئەوە بوو کە زۆرێک لە سەهۆڵبەندە بچووکەکان ئەوێ بە سادەیی و بەو ڕادەیە گەورە نین و لە شوێنگەلێکدان کە ڕێگەیان پێنادەن لەم بەرزبوونەوەی پلەی گەرمیدا بمێننەوە. هەر بۆیە ژەمە بەشێکی زۆری توانەوەی ئەو تاشە سەهۆڵانە دەبینین کە بە کۆمەڵ دەتوێنەوە. ئەو ڕێژەیە زۆر گەورەیە کە نزیکەی لە 150 بۆ لە 180. توێژینەوەکە لە گۆڤاری زانستی بڵاوکراوەتەوە و پشکنین بۆ سەرجەم 215,000 سەهۆڵبەندانەکانی جیهان کراوە بەبێ هەژمارکردنی تاشە سەهۆڵبەندانەکانی گرینلاند و جەمسەری باشووری گۆیزەوی، واتە بە شێوەیەکی گشتگیرکرد لە توێژینەوەکانی ڕابردوو. بەپێی زانەکان بەپێی ئاسی جیاوازی گەرمبوونی زەوی چەند سەهۆڵبەندانێک نامێنن چەند پلەی گەرمای گۆیزەوی بەرز ببێتەوە، هێندە تریلیۆن تەن سەهۆڵ دەتوێتەوە و ئاسی ئاوی دەریاکان بەرز دەبنەوە. لە توێژینەوەکەدا هاتووە ئەگەر جیهان بتوانێت ئاسی گەرمبوونی گۆیزەوی لە داهاتوودا سنووردار بکات بۆ تەنها چەندە پلێک، ئەوە ئامانجە نێودەوڵەتیەکان بەدی دێت کە لە ڕووی تەکنیکیەوە دەکرێت، بەڵام بە دووری نازانرێت بە گوێرەی زۆرێک لە زانەکان ئەوە کەمێک کەمتر لە نیوەی سەهۆڵبەندانەکانی جیهان دەتوێتەوە. لە ئێستادا سەهۆڵبەندانەکان یەکێکن لە گەورەترین بەشدارەکان لە بەرزبوونەوەی ئاستی دەریاکان لە ئاستی جیهاندا. کاتێک بیر لە بەرزبوونەوەی زیاتری ئاستی دەریاکان دەکەینەوە کە 100 یان 115 میلیمترە لە ماوەی سەدەی داهاتوودا بەرز بۆتەوە، ئەو مانای ئەوەیە کە ئاستی مامناوەندی ئاستی دەریای گیانی نزیکەی 10 سانتیمتر بەرز دەبێتەوە. کاتێک بیر لە هەموو ئەو کۆمەڵگا و ئەو خەڵکە دەکەینەوە کە لە دەروبەری کەنارەوەکاندا دەژین، لە ئێستاوە کۆمەلگای زۆر هەن کە ڕوبەڕووی بەرزبوونەوەی ئاستی لافاو دەبنەوە بە هەڵکشان و داکشانی ئاوی ڕووبار و دەریاکان. تەنانەت ڕوودانی لافاو لە کاتی خۆرەتاودا هەموو ڕووداوی تونتر وەک زریان، بۆیە کاتێک ئاستی بنەڕەتی نزیەکەی 10 سانتیمتر بەرز دەبێتەوە، ئەوە تەنها ئەو ڕووداوانە گەورەتر دەکات. نووسەرانی توێژینەوەکە دەڵێن سەهۆڵبەندانەکان کە زۆربەیان بچووکن بەڵام ناسراون بەرە و لە ناوچوون دەڕۆن. نووسەرانی توێژینەوەکە دەڵێن لە خراپترین باردا بە دوور نازانرێت تەنها بەرزبوونەوەی پلەی گەرما بۆ 4 پلەی سەدی پێدەچێت لە 183 سەهۆڵبەندانەکانی جیهان تا ساڵی 2100 نەمێنن. زانایان دەڵێن بەرزبوونەوەی ئاستی دەریا لە داهاتوودا وا دەکات توانەوەی سەهۆڵبەندان خێراتر بێت لە بری دروستبوونی سەهۆڵبەندان. بەڵام بەرزبوونەوەی زیاتری ئاستی دەریاکان کە پەیوەندی بە لەدەستدانی سەهۆڵبەندانەکانەوە هەیە، بریتیە لە دابینکردنی ئاو بۆ بەشێکی گەوری دانیشتوانی جیهان، مەترسی زیاتر لە ڕوودانی لافا و لە دەستدانی شوێنە مێژوویەکان بەهۆی سەهۆڵبەندانی ئالاسکا تا بەرزایەکانی چیاکانی ئەلب لە ئارادایە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.